هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت شناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات. ئەندامانی سەرکردایەتی کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ لەسەر گڵکۆی 33 شەهید لە شەهیدە سەربەرزەکانی کۆمەڵە لە دۆڵی بۆتێ بە بۆنەی سیڤیەکی جۆزەردان وەک ڕێز و وەفاداریەک بۆ هاوڕێیانی شەهیدمان و سەرجەم شەهیدانی کۆمەڵە ئەمڕۆ لێرەدا ڕێوڕەسمێک بەڕێوە دەبین. وەک نەریتی ڕێوڕەسمەکانی کۆمەڵە سەرەتا بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵە دەست پێ دەکەین و پاشان بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم شەهیدانی کۆمەڵە چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. دواتر هاوڕێ ئەبوبەکری مودەڕەسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵە لەم بارەوە وتەیەکمان پێشکەش دەکات. لە درێژەی بەرنامەکەشماندا ژیاننامەی هاوڕێخانەی موعینی و پەیامی ڕێکخراوەکانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت. ئێستاش ڕێوڕەسمەکەمان بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵە دەست پێ دەکەین.
ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم شەهیدانی کۆمەڵە و هاوڕێخانەی معینی چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. ئێستاش هاوڕێ ئەبوبەکری مەدەڕەسی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵا بە بۆنەی سیویەکی جۆزەردان وتەیەکمان پێشکەش دەکات. تکایە فەرموو. هاوڕێیانی پێشمەرگە، میوانە خۆشەویستەکان، ئامادەبوانی ئازیز، بۆ من ئەوڕۆ بەڕاستی شانازێکی گەورەیە کە لەسەر گڵکۆی کۆمەڵێک لە شەهیدانی کۆمەڵە، لە پێشمەرگە شەهیدەکانی کۆمەڵە بەشدارم لە گرتنی ئەو ڕێو ڕەسمە ئازیز و گەورەیە. پێما بێ هەمومان هەست بە پەیوەندیەکی قوڵی نەپساوە دەکەین کە ئێستا کانە میوانی ئەو شەهیدانەین و لەسەر گەڵکۆی ئەوان کۆبوونەوە تا ڕێز بگرین لەو ڕۆژە. ئەو ڕۆژە ڕۆژی ڕێزگرتنە لەو کەسانەی کە گیانیان بەخت کردەوە لەو ڕێگایەدا. ئازیزترین شتێک کە هەر کەس هەیەی، هەر کەسێک کە یەک جار دەژی لەسەر بۆی ئەو زەویە، ئارەزووی گەورەی هەیە، ئاواتی گەورەی هەیە، هەوڵیان بۆ دەدا و بەشداری دەکا لە دەستکەوتی گەورەی بەشەری لە تەمەدونێکی کە حاصڵی هاتن و ڕۆیشتنی نەسلایی پەیدەرپەی بەشەرە. پێشکەشکردنی ئەو ژیانە بە ئارمان و بەو خەباتە گەورەترین فەداکاریە. ئەوڕۆکانە ڕۆژی ڕێزگرتن لەو کەسانەیە ئەو ئازیزترین شتی ژیانیان کە ژیانیان بێ و خودی ژیانیان بێ پێشکەش بە خەباتی خەڵکی چەوساوە، پێشکەش بە ئاوات و ئارەزووی نەتەوەیەکی بندەست و زوڵم لێکراو کرد. ئەوڕۆکانە هەروە ڕۆژی ڕێزگرتنە لەو کەسانەی کە بەشێک لە جەستەی خۆیان پێشکەش بەو خەباتە و بەو مەبارەزەیە کرد. پێشمەرگە کەمەندامەکانی کۆمەڵە سڵاویان بۆ دەنێرین، سپاسیان دەکەین و ڕێزیان لێ دەگرین. جێگای خۆیەتی کە هەرە جوورەی هاوڕێی موجری بەرنامەکە ئاماژەی پێدا، فەسڵێکی تایبەتیش تەرخان بکەین بۆ وەبیرخستنەوەی ژیان و تێکۆشانی هاوڕێ سەعیدی مۆینی ناسراو بەخانە کە یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە بوو و ئەو ڕۆژە ڕۆژی شەهیدبوونی ئەوە بەدەستی سەرکوتگەرانی بەعسی، بەدەستی زاڵمان و قاتڵینی پێشمەرگەی کۆمەڵە و دەیان و سەدان پێشمەرگەی کوردستانی باشوور. لێرەوە لەو فرسەتەدا من هەرەوەندە شانازیم هەیە کە ڕێزی لێ بگرم، سڵاوی بۆ بنێرم و بیر خۆمانی بخینەوە کە ئەو بەڕاستی ئۆلگوویەکی گونجاو و مناسبە بۆ ئەو ڕۆڵ و نەقشەی کە بوویەتی لە کۆمەڵەدا و بۆ ئەو ڕۆژەی کە بەنێوی ئەو کراوە، لە ئازایەتی، فەداکاری، تەواضع، خاچی بوون و خۆشەویستی خەڵک. جێگای خۆیەتی لەم ڕۆژەدا
ڕێز بگرین و سپاسی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەش بکەین. جگای خۆیەتی کە سڵاوێک بنێرین بۆ نسلی تازەی پێشمەرگەکانی کۆمەڵە کە ئیرادەیان کردو ئەو ڕێگایە چۆڵ نەبێت و ڕێگایەکی کە نسلەکانی پێشووی کۆمەڵە بریویانەوە ئێمەیان تایەرە هێناوە ئیدامێ بدەن. داوای سەرکەوتنتان بۆ دەکەم هەموو ئەو هاوڕێیە لاو و تازە پێگەیشتویانەی کە چەکی پێشمەرگایەتی کۆمەڵیان هەڵگرتووە بەشێکیان لێرە لەو ڕێ و ڕسمە ئامادەن بۆ درێژە پێدانی ئەو ڕێگایە بۆ زیندوو ڕاگرتنەوەی یەکێک لە با ئەرزشترین دەستکەوتەکانی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات، یعنی پێشمەرگایەتی کۆمەڵە. ئەمە دەستکەوتێکەم، ئەمە سوتفەیەک نییە، ئەمە تەسادوفێک نییە، ئەمە حاصل و بەرهەمی لەلایەکەوە گۆڕانکاریی گەورەی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستانە و لە هەمان کاتدا بەرهەمی ئیرادە و ئاگاهی و تێکۆشانی دەستەیەک لە هاوڕێیانی دامەزرێنەری کۆمەڵەیە کە توانیان دابوونەری تێکدا مەزرێنن کە ئێستاەکانش کە ئێستایە وەک ئەفسانەیەک باسی لێوە دەکرێت لە هەموو ماڵێک و لە هەموو کوچە و کۆڵانێکی کوردستان. پێشمەرگایەتی لە کوردستان و بەتایبەتی پێشمەرگایەتی کۆمەڵە بەڕاستی لە هەمان کاتدا بزوتنەوەیەکی جەماوەریشە. پێشمەرگەی کۆمەڵە ئیرادەی دەستەیەکی پارتیزانی جیا لە خەڵک، ئیرادەی دەستەیەک ئەبەر ئینسان و فەوقی ئینسانێک کە دەیانەوێت تەنها بە ئیتکا بە ئیرادەی خۆیان تاریخ بگۆڕن، مێژوو بگۆڕن نییە. نقطە خووەتی پێشمەرگەی کۆمەڵاوەیە کە جیانەکراوەیە لە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی، جیانەکراوەیە لە خەڵکێک. بۆیش بەڕاستی لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە حەقی خۆیەتی ڕێز بگرین لە بەشداربووانی ئەو بزوتنەوە گەورەیە کە بێ ئەوان، بێ یارمەتی ئەوان، بێ پشتیوانی و حمایەتی ئەوان لە پێشمەرگە تەنانەت چیا بەرزەکانی کوردستانیش نەیدەتوانی بۆ هەمیشە پێشمەرگەی کۆمەڵە بپارێزێ لە بەرابەری سەرکوتگەران. سڵاو ڕێز بنێرین بۆ خەڵکەی کە کاتی خۆی پێشمەرگەی کۆمەڵیان پەناداوە، نانیان پێداوە، پێڵاوی لاقی خۆیان داکەندە و لەبەری لاقی برینداری پێشمەرگەیان کردو، بۆی چوونە سەفی مقدەم و خەبەریان بۆ هێناوە لە جوڵەی دوژمن. ئەگەر بریندار بۆ شاردوویانەتەوە و مداوایان کردووە. حەقی خۆیەتی ئێمە درێژە پێدەرانی ئەو ڕێگایە سەری پێزانین و نەوازش دانەوێنین بۆ ئەو خەڵکەی پێشمەرگەی کۆمەڵەیان لە باوەشی خۆیاندا ئاوا خەمڵاند و ئاگایان لێبوو بۆ پاراستنیان. پێشمەرگایەتی کۆمەڵە بە حەق هەرەو جوورێک عەرزم کردن بزوتنەوەیکی کۆمەڵایەتیە. پێشمەرگەی کۆمەڵەش لەلایەکی دیکە هەستی بەو پەیوەندی جیانەکراوە دەگەڵ خەڵک کردووە. پێشمەرگەی کۆمەڵە ئەویش لەلایەن خۆیەوە هیچ کات خۆی تەنیا وەک هێزێکی چەکداری نظامی نەدیتۆ. پێشمەرگەی کۆمەڵە لە هەمان کاتدا هێزێکی سیاسی بوو، دەستەیەکی چەکدار کە وەختێکی دەحەسێتەوە لە شەڕی
چەکدارانە دەگەڵ هێزەکانی دوژمن ئاوی حەوز و کانیەکانی دیهاتی کوردستان خاوێن دەکاتەوە لوولەکەشی دەکات. منداڵ و پیر و نەخۆشەکانی دێکا دێنێت بۆ مەقەڕی خۆی و پزیشکیارەکە پانسمانیان دەکا و دەرمانیان دەکا. دەگەڵ خەڵک دەچێتە مەزرا و درێنەیان دەگەڵ دەکا. مبەلغ و مورەویزیانە بەبێ ئەوەی پۆزیان بەسەردا لێ بدات و لودبەرز بێ لە مقابلیاندا بە تەواضع و بە جەلب و جەزبی متمانەیان هەوڵ دەدا لە بردنە سەری ئاگاهی سیاسیان. چاویان بە حەقایقێکی تازە دەکاتەوە. مێشکیان تەیار دەکا بۆ تەشخیسێکی باشتر و قوڵتری بەرژەوەندیەکانی خۆیان وەک خەڵک. لە لایەکی دیکەشەوە پێشمەرگەی کۆمەڵە ئەو نەخشە و ئەو ڕۆڵە دەبینێ بۆ خەڵک. هاوڕیانی بەشدار بوو لەو مەراسمە جێگای خۆیەتی لەو فرسەتە کورتەی کە ئێستاکانە هەمانە و لە منبەری ئەو ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە سڵاوێکی گەرم بنێرین بۆ هێزی پێشمەرگەی کوردستانی باشوور کە ئێستێکانە لە سەنگەری مقدەمی بەرگری لە خاچی کوردستان لە دەستکەوتەکانی کیانی سیاسی کوردستاندایە و هەموو گەلی کورد لە هەر چوار پارچە چاویان لە دەستی ئەوانە بۆ پاراستنی ئەو دەستکەوتانە بۆ بەرگری لە کیانی سیاسی کوردستان. کە خانەی ماینی وەک یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە لە ریزی پێشمەرگەکانی کوردستانی باشوور دەشەید بوو. دەیان پێشمەرگەی کوردستانی باشوور لە ریزەکانی پێشمەرگەی کوردستان وەک هێزی پشتیوان شەڕیان کردو تێکۆشاون و لە خەباتی چەکداراندا بەشداریان کردو. پێشمەرگەی کۆمەڵەش وەک بەشێک لە کۆمەلگای کوردستان هیچ کات لە قوڵایی دڵی خۆی ئەو سنوور و ئەو مەرزانەی بەڕەسمیەت نەناسیوە. هاو خەباتی و هەمبەستەجی بزوتنەوەکانی کوردستان لە هەر چوار پارچە زۆر جاران فتزاهراتی پشتیوانی بە شایی جێران و خۆشی لە کاتی دەستکەوت و سەرکەوتنی بەشەکانی دیکە و زۆر جارانیش بە درێژایی مێژوو بە بەشداری لە خەباتی چەکدارانەیان بوو. ئەوە مێژوویەک کە لانی کەم شەواهیدێکی نزیکی بۆ 70 ساڵ 80 ساڵەوە پێشی دەگەڕێتەوە تا ئێستێکان. بۆیەش و هەر بەپێی ئەوە کۆمەڵە بانگەوازێکی دیکە دەکا یەک جاری دیکە لەو پلاتفۆرمەوە لەو ڕێو و ڕەسمەدا بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئامادە بن لە ئەگەری پێویست و لە ئەگەری داوای سەرکردایەتی سیاسی بەشداری بکەن لە مقاومەت لە مقابلی هەموو ئەو هێزانەی کە چاوی تەماح و نیەتی ناپاکی خۆیان بڕیوەتە کوردستان و زەربە لێنان لە کوردستان. ئەوە ئەرکێکی گەورەیە بۆ ئێمە ئەو مەبارزەیەوە دەستکەوتە بە دەستکەوتی خۆمان دەزانی. نەتەنها لەبەر خاتری ئەمەچی میوانداری ئەوان بۆ ماوەیەکی توولانی کە ئەویش بە خۆی جێگای ڕێزە وەکە بە خاتری نەفسی گیانەکردناوەی و گیانەکراوەیی مەبارزە و خەباتی هەر چوار پارچە لە هەر جێگایەگە و مەبارزە قەدەمێک بەرەو پێشەوە دەڕات موقعیەت و سەنگەری خەبات و
تێکۆشانی پێشمەرگە لە پارچەکانی کە قایمتر دەکات. پێم خۆشە ئیشارەیەکی کورتیش بکەین هەر لەو چوارچێوەدا بە نیاتی واقعی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران. کوردستانی ڕۆژهەڵات لەژێر حاکمیەتی نگریس و ئرتزاعی کۆماری ئیسلامی ئێران ئەلحانەکەیەکێک لە قایمترین قەڵاکانی سەرکوتی بزوتنەوەی کوردستانە. لە تورکیە دوای ئەو هەموو دەمارگرژێ بە بزوتنەوەی کورد ئاعتراف کراوە و لە پرۆژەیەکی ئاشتیدان هەرچەنەوە پرۆژەیە پرۆژەیەکی بە تەواوی وەڕێکەوتوو نییە، بەڵام لەو دەمارگرژێ هاتوونە خوارەوە ئاعترافیان بە زۆر شت کردووە کە 4 ساڵ 5 ساڵەوە پێش هەتا بە فیکریشن نەدەهات کرد. ڕۆژێکی ئاوادەیە کورد دەستکەوتی گەورەی لە ڕۆژاوای کوردستان لە سووریە بەدەستێناوە. لە باشووری کوردستان خەریکە باقی شوێنەکانی کوردستان کە جیا کراوە بوون لە هەرێمی کوردستان بۆ ئەو جۆرێک کە ڕسمە دەڵێن جێی ناکۆچی بوون، ئەوانە لە ئەسەر هەرەسهێنانی سوپای عێراق بۆشایەکانی پڕ دەکاتەوە و بەکردەوە بە عەمەل کوردستان بە معنی واقعی جغرافیای سیاسی خۆی لە عێراق و لە کوردستانی باشوور یەک دەخاتەوە دەهێنێتە ژێر یەک ئاڵا و یەک کەیانی سیاسی. ئەوە تەنها ئێران و کۆماری ئیسلامیە کە دیان بە هیچ شتێکدا نانێ و غەیر ئەز مەسئلەیەکی ئەمنیەتی هیچ ڕوانگەیەشی دیکەی تەماشاکردنی بۆ کورد نییە. سەرکەوتنە نیزامیەکانی یەک لە دوایەکی هێزێکی تێرۆریستی ئرتجاعی و تەکفیری وەک داعش بەڕاستی دەتوانێت تا ڕادەیەک کاری جمهوری ئیسلامی بێت. چۆن حکوومەتی ناوەندی عێراق تەنها بە تەشویقی جمهوری ئیسلامی بە پاڵپێوەنانی ئەوان دەیتوانی ئاوا پێکاتەکانی دیکە عێراق بخاتە پەراوێزەوە، ئەوە حکوومەتی ئینحساری یەکێک لەو پێکاتانە دابمەزرێنێ و ناڕەزایەتێکی گەورە دروست کات تا ئەو جۆرە داعش بتوانێت دووەمین شار و سەیومین شاری گەورەی عێراق لە عەرزی چاتروکاندنێک بگرێت. کۆماری ئیسلامیشی کە لە وڵاتەکەی خۆی دوای 34 ساڵ ئیجازە نەدا تەنانەت یەک مزگەوت بۆ سوننیەکانی ئێران دابنێت، معلومە نەخش و دەوری بە عنوانی ڕاوێژکار مشاور بۆ دەوڵەتی عێراق چی دەبێت. جمهوری ئیسلامی بۆ خۆی بەشێکە لەو کێشەیە کە ئێستاکانە ناوچەکەی ئاڵۆز کردو و ڕاستە بازێک دەرفەتی بۆ گەلی کورد ڕەخساندۆ، بەڵام کۆمەڵێکی مەترسی و هەرەشەی بۆ دروست کردو. جمهوری ئیسلامی خۆی بەشێک لەو کێشەیە بەشێک لە هۆکارەکانی دروستبوونیە و ئاڵۆزیە کەوابوو هیچ دەستێوەردانێکی هیچ دەخالەتێکی لەو ئاڵۆزانە ناتوانێت ئیجابی بێ موسبەت بێ و تەنها دەتوانێت ئاڵۆزەکان ئاڵۆزتر بکات. بۆیە ئێمە بە تەواوی توانامانەوە هەوڵ دەدەین ئەو ڕاستیە زۆرتر و زۆرتر بەرجەستە بکەینەوە و دەوری و نەخشی جمهوری ئیسلامی نەتەنها لەسەر کوتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵکە دەور و نەخشی لە کوردستانی عێراقیشی فشار بکەین. ئەوە بە وەزیفە و بە ئەرکێکی بێ ئەملاوە لای خۆمانی دەزانین. لەو بارەوە قسە زۆرە بەڵام فرسەتیش کەمە. من لە ئاخری قسەکانی خۆم پیرۆزبایی ئەو ڕۆژە عەزیزە دەکەم لە هەمووی ئێوە و لە ڕێگای ئەو پلاتفۆرمە لە ڕێگای ئەو ڕێو ڕەسمە لە هەموو خەڵکی کوردستان لە هەموو لایەنگرانی کۆمەڵە و لە هەموو نەسلی تازە پیرۆز بێت،
ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. زۆر سپاس. سپاس بۆ هاوڕێ ئەبوبەکری مودەڕەسی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵە. ژیاننامەی کاک سەعیدی موعینی. کاک سەعیدی موعینی ناسراو بە خانە یەکەمین پێشمەرگە و یەکەمین گیان بەختکردووی کۆمەڵە ساڵی 1329 هەتاوی لە بنەماڵەیەکی تێکۆشەر و خەباتکار لە شاری مەهاباد لەدایک بوو. لە سەرەتای لاویەوە دەستی بە هەڵسوڕانی سیاسی کرد و بوێرانە لە کۆڕ و کۆمەڵی سیاسیدا دژایەتی خۆی بەرامبەر بە دەسەڵاتی پاشایەتی دەردەبڕی و بەو بۆنەوە لە ساڵی 1353 هەتاوی لەلایەن ساواکەوە دەستگیر دەکرێت و زیاتر لە 18 مانگ لە ژوورە تاکە کەسیەکاندا خۆڕاگرانە نهێنیەکان دەپارێزێت و خۆڕاگریەکی کەموێنە لە خۆی نیشان دەدات. دوای ئازادبوونی لە زیندان درێژە بە خەباتی شۆڕژگێڕانەی خۆی دەدات. ساڵی 1356 هەتاوی کۆمەڵە کاکخانەی موعینی بۆ بە ئەنجام گەیاندنی ئەرکێکی تەشکیلاتی هەناردەی ناوڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دەکات. لە کاتی بە ئەنجام گەیاندنی ئەرکە تەشکیلاتیەکەدا ڕۆژی 31 جۆزەردانی 1357 هەتاوی کاکخانە و چەند پێشمەرگەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئاوایی دڕێی سەر بە ناوچەی ماوەت دەکەونە بۆسەی هێزە باسیەکانی سەدام حوسێن و پاشەڕێکی قارەمانانە و تۆمارکردنی داستانێکی مێژوویی گیانی ئازیزی بەخت دەکات و وەک یەکەمین شەهیدی کۆمەڵە ناو یادی لە مێژوودا تۆمار کرا. یادی کاکخانە و سەرجەم شەهیدانی کۆمەڵە بەرز و بەڕێزە و ئێمەش وەک هاوڕێ و هاوسەنگەرانی کاکخانە تا گەیشتن بە ئامانجەکانی درێژە با خەبات و تێکۆشان دەدەین. ئێستاش پەیامی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لەلایەن هاوڕێ سەرگوڵ خودایارەوە پێشکەش بە ئێوە بەڕێزان دەکرێت. تکایە فەرموو. پەیامی ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات بە بۆنەی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لەسەر جەم خەڵکی کوردستان و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆزبایی دەکەین و ڕێز دەگرین لە هەموو شەهیدانی کۆمەڵە بەتایبەت لەو ڕۆژەدا سەری ڕێز و احترام بۆ کاکخانەی موعینی یەکەم پێشمەرگەی شەهیدی کۆمەڵە دادەنەوێنین. 36 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژێکی وادا کۆمەڵە یەکەمین شەهیدی خۆی پێشکەش بە گەلی کوردستان کرد. ئەگەرچی خەڵکی کوردستان بە درێژایی مێژووی خۆی و لە پێناو ئازادی یانی ئازیزی هەزاران ڕۆڵەی خۆشەویستی پێشکەش بە دایکی نیشتمان کردووە. لە ڕاستیدا گیان لە دەستدانی کاکخانە سەرەڕای ئەوە لە دەستدانی ڕابەرێکی جەسوور بوو، بەڵام لە هەمان کاتدا مزگێنی دەستپێکی سەردەمێکی نوێ، خەباتێکی نوێ و پەیمانێکی نوێ بوو لەگەڵ خەباتی گەلی کورد. شەیدخانە ڕەمز و سیمبولی حیزبێکە کە بە درێژایی ئەو 36 ساڵە خاوەندەیان دەستکەوتی نوێ و جیاواز بۆ گەلەکەی بوو و بەلەدایک بوونی خۆی لاپەڕەیەکی زێڕینی لە گۆڕەپانی خەباتی نێتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەخشاندووە. بێگومان کۆمەڵە وەکو داهێنەری بیری نوێ و مۆدێرن و سەردەمیانە لە بزوتنەوەی کوردستان ڕۆڵێکی سەرەکی بینی لە پێشکەوتنی کۆمەڵگای کوردستان و گەشە سەندنی فەرهەنگی کۆمەڵایەتی لۆ بەشەی وڵاتدا. کۆمەڵە نەک تەنیا بەوتە بەڵکو لە کردەوەشدا لە ئەنگری خۆی دەدات پەروەری ئازادی یەکسانی ژن و پیا و نەمانی هەڵاوەرنی ڕەگەزی ئاینی و نەتەوەیی، دیفاع لە سێکۆلاریزم وەکو ڕێگایەک بۆ پاراستنی ئازادی و کەرامەتی مرۆڤ و هەروەها مسۆگەربوونی مافە نەتەوایەتیەکانی گەلی کورد و هەموو نەتەوە بندەستەکانی دیکەی ئێرانی سەلماندووە. بۆیە شوێن پەنجەی زێڕینی کۆمەڵە لە ناو کاروانی دوور و درێژی خەباتی نەتەوایەتی و چینایەتی گەلی کورد دیارە و ئێستاش وەکو پێشەنگی خەبات لە پێناو ئازادی و ڕزگاری گەلەکەمان بێوچان و بەگیان فیدایی ڕۆڵەکانی بەرەو پێش هەنگاو دەنێت و هەرگیز لە خواست و ئامانجەکانی پاشەکشە نەکردووە و نایکات. پێشمەرگەی کۆمەڵە لە قوتابخانەی حیزبەکەی فێری گیان فیدایی، ئینسانیەت، هەستی نیشتمان پەروەری، دڵسۆزی بۆ چینی چەوساوەی گەلەکەی و باوەڕی قوڵ بە یەکسانی و ئازادی هەموو ئینسانەکان لە هەموو شوێنێکی ئەم جیهانە بووە. بێگومان لە 36 ساڵی ڕابردوودا ئەرکی بەرەو پێشچوونی ئەم کاروانە پڕ لە شانیازیە لە یەکەم هەنگاودا لەسەر شانی پێشمەرگەی خۆراگر و بوێری کۆمەڵە بووە و هەتا ئێستاش بەو پەڕی بەرپرسیارەتەوە ئەو ئەرکەی بەباشی جێبەجێ کردووە.
لە کۆتاییدا و جارێکی دیکە ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات 31 جوێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو خەباتگەرانی کۆمەڵا پیرۆزبایی دەکەین سەرکەوێ خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات. سپاس بۆ هاوڕێیانی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات. بەڕێزان لە ناوخۆی کوردستانەوە لا کۆمیتە و حەوزە جیاجیەکان پەیامی پیرۆزبایمان پێگەیشتووە بەداخەوە بەهۆی کەمی کات ناتوانین هەر هەمویان بخوێنینەوە تەنیا ئاماژە بە ناوەکانیان دەکەین. لە شاری سنا حەوزەی شەهید ئارام و حەوزەی ئومیدی ئاویەر، شاری مەهاباد حەوزەی تەشکیلاتی فەقرەقا، سەقز کومیتەی تەشکیلاتی 26 سەقز، کومیتەی شەهید عەتای قورئانی، کومیتەی شەهید بێهروزی کەرەمی، مەریوان کومیتەی تاڵەسوار، کومیتەی شەهید عەتا ڕۆستەمی، کومیتەی شەهید حسەین پیرخزری، خوێندکارانی پەیام نور و دانشگای ئازاد، بۆکان حەوزەی سیویەکی بۆکان، کومیتەی 1 و 2، کومیتەی شەهید سەعید مەلاپور، کومیتەی شەهید عەلی چاوڕەش، حەوزەی 1 ئایار، حەوزەی شەهید محەممەد ئیلخانی زادە، دیواندەرە حەوزەی تاڵەسوار، سەوڵاوە حەوزەی تەشکیلاتی شەهید تۆفیق ئەلیاسی، دێولان کومیتەی شەهید ئەشرەف حسەین پەنایی، کامیاران حەوزەی تەشکیلاتی شەهید عارف مەولانایی و کۆمەڵێک لە خوێندکارانی کورد لە ناوخۆی کوردستان. سپاس بۆ ئەو هاوڕێیانە و ئێمەش لێرەوە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان لەسەر جەم ئەو خۆشەویستانە دەکەین. بەڕێزان ئێستاش پەیامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لەلایەن هاوڕێ هەژار مزەفەریەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت. تکایە فەرموو. پەیامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. سەرەتا پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و هەموو ئەو پێشمەرگانەی کە بۆ تەنیا ساتێکیش لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا خەبات و تێکۆشانیان کردووە دەکەین و سەری ڕێز و احترام بۆ کاخانەی موعینی یەکەم پێشمەرگەی شەهیدی کۆمەڵە و هەموو گیان بەخکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری دادەنوێنین. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەداخەوە هەر لە کاتی ڕێخستنیەوە لەگەڵ شەڕ و هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ڕوبەڕوو بوو. بەڵام ئەم هێزەکە مەزمونە لە خەباتی چەکداری توانی بەرەنگاری کۆنەپەرستترین هێزی تاریکی و مێشک پڕکراو لە خورافە ببێتەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆر زوو توانی خۆشەویستیەکی بەرین لە ناو جەماوەری کوردستاندا بۆ خۆی بەدەست بێنێ. بێگومان سەرکەوتن و دەستکەوتەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە جیا لە فیداکاری و تێکۆشەربوون و خاوەن بیر و باوەڕێکی پتە بوون. هۆکارێکی دیکەی دەگەڕێتەوە بۆ پاڵپشتی و متمانەی بێسنووری کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و چەوساوی کوردستان بۆ ئەم باسکە چەکدارەی خۆیان. ئەوان دەوری کارگەریان بوو لە سەرکەوتنی هێزی پێشمەرگە لە بەرامبەر داگیرکەراندا. مێژووی دەیان ساڵەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پڕە لە بەرەنگاری و تاڵی و سەروەری و سەرکەوتن. بێگومان وەگەر هێزێکی نظامی دیکە جاری واش بووە لە مەیدانی شەڕدا تووشی شکست هاتووە. بەڵام هیچ کام لە شکستەکان نەیانتوانیوە بۆ درێژەماوە کاریگەریان بەسەر وەرە و ئیرادەی شۆڕژگێڕانە و پۆڵاینی ئەم هێزە هەبێ. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەکردەوە سەلماندیکە لە مەیدانی خەبات و تێکۆشاندا هێزێکی پارتیزان و خەباتکاری بێوچانە. سەلماندیشی هێزێکی وشیاری سیاسیشە و دەزانێت لە پێناوچی و بە چەمە بەستێک چەکی هەڵگرتووە. هەر بۆیە بەشێکی بەرچاو لە ئەرکی خۆی باوشیارکردنەوە هاندان و ڕێنوێنیکردنی کۆمەڵانی خەڵک بۆ بەرەو پێشبردنی خەباتیان تەرخان کردبوو. پێشمەرگەی کۆمەڵە دوو ئەرکەکەی خۆی واتە چەکداری و کارکردن بۆ وشیاری سیاسی لە کۆمەلگای کوردستان بە باشی ئەنجامدا و لە داهاتووشدا ئەنجامی دەدا. پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستان پارێزەری ڕاستەقینەی دیموکراسی و ئازادیە دیموکراتیک و مەدەنیەکان بوو. بەشێکی هەرە زۆرینەوەی نوێ ئەگەر ئەمڕۆ ڕوو دەکەنە پێشمەرگایەتی کۆمەڵە هەر کامیان لە شار و گەڕەکەکەیان یان ئاوایەکانیان بیرەوەری بە نرخیان لە هەڵس و کەوت و فیداکاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەیە و یان بۆیان گێڕدراوەتەوە. سەدان بنەماڵە ناوی ڕۆڵەکانیان بە ناوی فڵان فەرماندە و فڵان کادر و فڵان پێشمەرگەی کۆمەڵە ناوناوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو مەیدانەکانی خەبات لەوانە سەنگەری شار و سەنگەری شاخ و سەنگەری زیندان و هێتێت ڕووسور و سەربەرزانە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە. بە بڕوای ئێمە پێویستە لەم هەلومەرجدا زیاتر لە هەر کاتێک هێزی پێشمەرگەی کۆمەڵە
لە ڕووی چوونایەتی و چەندایەتی و ڕاهێنانەوە باشتر بکرێت و ئەم هێزە کاراتر و ئامادەتر بێ بۆ پێکێنانی ئاڵوگۆڕ و ئەگەرەکانی داهاتوو. لێرەدا و لە کۆتاییدا ئێمە وەک ڕێکخراوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات جارێکی تر پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە بە تایبەتی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە و کەم ئەندامانی سەنگەر و هەموو ئەو ئازیزانە دەکەین کە ئێستاکانە چەکی پڕ لە شانازی کۆمەڵەیان لە شانە و لە سەنگەرەکانی خەباتن لە دژی کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتوو بەهێز بێت هێزی پێشمەرگەی کۆمەڵە بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران 31 جۆزەردانی 1393 هەتاوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشمەرگە دێرینەکان هاوڕێیانی زیندانی سیاسی خەباتکارانی نهێنی کۆمەڵە وێڕای پیرۆزبایی دووبارەی 31 جۆزەردان بەڵێن نوێ دەکەینەوە کە تا گەیشتن بە ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی درێژەدەری ڕێگای ئێوە و شەهیدانی سەربەرزی کۆمەڵە بین. Słowa wieczne